ڕۆژتان باش بەیانیتان باش هەموو ساتێکتان پڕ لە شادی و لەشتان ساغ بێ و هەمیشە تەندروست و دڵخۆش بن. بەیانێکی دیکەیە لە بەیانی 24ەوە من سۆڤان فەرمانم کە ئەم کاتژمێرە لەگەڵتانە بم و پرۆگرامیان بەیانیتان پێشکەشەکە بۆ هیوایی کە بەیانێکی خۆش بەیەکەوە دەست پێ بکەین، بەیانێکە جگەرەوەی کە خۆش بێت سوودیشی هەبێت. جەبا بڵین ئەمڕۆ زانین چیمان هەیە کە لە پرۆگرامی بەیانی 24 ئەتوانێت سوود بە ئێوە بکەینێت. باسی نەخۆشی زەهایمەرەکەین و نوێترین چارەسەرەکانی لەگەڵمان بن چونکە هەر یەکێک لە ئێمە هەندێک جار شتمان لە بیرەچێتەوە، یەکسەر ترسیاومان لێ ئەنیشێت ئاخۆ ئەمە نیشانەکانی نەخۆشی زەهایمەرە یاخودنا سپۆڕێکی تایبەتمان لەگەڵ بێت. جگەلەوە ئێمەی کورد زۆرمان حەز لە ڕۆشتن بۆ میوانی و میوان بێ بۆ ماڵمان دەست و دڵکراوەی بۆی بابزانین ئەو ئەتەکێتانەی کە ئەبێت ئەنجامی بین لە میوانداری کە میوان دێ بۆ لامان یاخۆت ئێمە دەچین بۆ میوانی بۆ کاتەکەی چ کاتێک گونجاوە کە بچین بۆ سەردان و نەریتی میواندارەکان چین ئەم بەیانە لەگەڵ من بن ئەو ئەتەکێتانە باسی لێوەکەین باسی نەریتەکانی شەکەین. جا بەشێکی زۆری بابەتەکانی ئەمڕۆژ پەیوەستە بە ئەو کارانەی کە کارێکن ئەتوانین بڵێن خۆبەخشین یاخود نەریت و کولتوری کوردەواری ئەپارێزن یاخود کەسانێک توانایەکیان هەیە بە شێوازێک دەری ئەو توانایە دەرئەبڕن یاخود ئەو توانیانیشان ئەدەن جگەلەوەی کە بۆ خۆیان سوودی هەیە ئەوە چۆن کەسێکی تریش فێرەکەن یا چۆن کەسێکی تریش سوودمەندە بن. جا بۆ پاراستن و زیند و ڕاگررتنی نەریت و هەروەها کە لە پووری کوردەواری چەند خانمێک لە ئەڵمانیا پێشنگایەکی کارە دەستیەکانیان کردوتەوە تایدا گرنگیەکەی لەوەیە کە کارە دەستیەکان کوردەوارین و کارە کوردەواریەکان نمایشەکەن ئێمەش لێرەوە نیشانی ئەوەیەتی. ئەف بەرهەمێن دەستێن خانمێن کوردانن دیرۆکێن کوردەواری و ڕۆژهەلاتی لە پێشەنگەهەکێ و لە ناوەندەکە ئەڵمانی تێنە پێشاندان. ددەما چەند هەیڤێن دەرباس بوویدا وان خانمان بریاردان کو زندیکردنا کە لە پور و فلکلۆرێ کوردی یەن نەمایی زندی بکەن وەکە دێ و داپیرن خوا کوبەری سەردەمێ تەکنۆلۆژیایێ ئەف پێویستیەن ژیانە مالەکە کوردی بوون. وەختن منی ڤالا هەبوو مە خۆست ئەنو ئەم پیرەک حەمە بهەڤر ڕوونیە بهەڤر کار بکەن مە ئەف کارەیا کرد و گەلێک تشتنی دژی یانی مەکرد مەسەلە ئەم هەڤر و نشتن ستران بوون حەنەک بوو کێف بوو وەختی خۆ گەلێک مە دەرباز کرد خۆش بوو ئۆش بۆ کورتوری مە وندانە بێ جام بچێ دەکردن مەتکێن بچێ دەکردن ئەژی بوان ڕزارۆک بۆ مالی کار بووم. ئەف خانما ئەڵمان وەکە ئالیکارە vê projeyê û gelek bi van kelûpelên kurdewari yên jinên komela aso kêfxweş e. Ja, ich finde es halt unglaublich wichtig, einfach den Frauen Ez bê dudulî evê gavê gelek giring dibînim. Ev xanim karên xwe nîşanî me dide. Ev kar nehêsanin û demên dirêj ji bo çêkirina wan derbazkirine. Ev bi rastî huner e. Eger li Almanya xwendin û pîşeya mirovî nebe, ev baştirîn bijarde ye ku mirov bigire ber. wertvolle Dinge und das sollte halt auch gezeigt werden. Tabloek ji kurahiya xeyala keçeka Kurd e li diyasporayê. Li aliyekî din jî nîgarên bi xêzikên spî û reş li ser kaxezan ber dergehê pêşengehê xemilandine. أو بخوا أز قلك تشتاد تشتكم يعني قلك مشاكل هين لو سرتشتكي بخوا نمامم جي طبيعة جي تشتن خيالي جي جينا محجي كريه وأز ليبو ومتخص أز في تشتبهل مكجبو ذكرات مجية متمينة متابلو رسماندنا كان حب إيه بري مشي مرسمان كان حابين نحكي كرن أز قلكي كيف خوشم زلفيرة كيمم أو سري مجي قلكي جن وكتي كرد بلندا وإن شاء الله دوامة بكندري تشتيده. Bi egerê pêşketinê û nemana demê û peydabûna her tiştî li bazaran piraniya nifşê Kurdî û yê cîhanî jî niha dûrî van corên karan ketîne. Lê projeyên wiha bi taybet li derveyê welatî giringiya wan heye û gelek miletên din jî beşek ji kultûra Kurdan naz dikin. Kaw Mihemed Emîn, Kurdistan 24 hêrine Almanya. دەزانن هەر کەسێک کە
هەست بە بەرپرسیارەتی بکات لە جێی خۆیەوە هەر شتێک بزانێت هەنگاوێت بۆ ئەو کارە دەنێت کە هەستەکە لە بەرامبەری بەرپرسیارە توانایەکی هەیە زانستێک ئەزانێت یاخود ڕاهێنەرێکە بە هەر جۆرێک بێت هەست بە بەرپرسیارەتی بکات هەنگاو دەنێت کە کارێک بکات بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە ئەو شێوە زانینەی ئەو هەیە جا مەلەزانێک هەیە کە لە ئیدلیب هاوکاری منداڵانی خاوەن پێداویستی تایبەتەکات چەند جوانە کە ئەوان فێری مەلەوانی ئەکات ئەو پێی وایە کە ئەو منداڵانە لە ئیدلیب پشتگوێ خراون و کەس وەکو پێویست ئاوڕێی لە ژیانی ئەوان نەداوەتەوە بۆیە وەک ئەرکێکی مرۆیی خۆبەخشانە هەڵەسێت بەوەی کە ئەو منداڵانە فێری تەکنیکی وەرزشی مەلەزانی ئەکات. ji destdana yek ji endamên laş nebûye astengî ji van zarokan re ku fêrî melevaniyê bibin. Zarokên li vir qurbanê şerê 11 salan e li Sûriyê. Ji encama êrişên artêşa Sûriyê endamên laşê xwe ji dest dane. Rahênerekî melevaniyê jî li Idlibê xwest derfetekî bide van zarokan ku fêrî melevaniyê bibin. û ew bû xwe jî yeke ji kesin ku di şerê li Sûriyê de birîndar bûbû. باعتبار انه انا واحد من اللي صابوا باصابات الحرب. من خواست ez kesên xwedan pêdawistiyên taybet fêr bikim. Kesên ku di şer de ziyan gihiştiye wan. Ji ber ku ez jî yek ji wan kesan me ku di şer de birîndar bûm. Min xwest alîkariya kesên ku dest û pêyên wan hatine birîn yên nabînin zarokên otîzmê jî bikim. Min xwest derfetekê bidim wan ku fêrî melevaniyê bibin û ew kêmbûna di laşê wan de heye nebe asteng li ber fêrbûna wan. پێویستیە ئەوان کەسان بگۆهدانێ هەیە لەو ما ئەس ڤی کاری ڕابوومە. Piraniya zarokên xudan pêdawîstiyên taybet li vê navçeyê wê piştevaniya mezin ya geşepêdanê wernagirin. Birêya navendeke fêrkirinê ku taybet e bi wan hêdî hêdî kar li ser tevlîkirina wan di nava civakê de têkirin. Rahênerê van zarokan jî dibêje heta niha tu aliyekî fermî piştevaniya wî nekiriye. استاذ انا من اول الصيف لهلا Bi rastî ez ji dahatê xwe her tiştî peyda dikim. Kesî alîkariya min nekiriye. Ez û navendeke ku taybet e bi fêrkirina van zarokan hemahengiyê bi hev re dikin. Dixwazim ev zarok bi tenê nemînin û alîkariya wan bikim. Ku ji jiyanê hez bikin û xwedî hêz bin û bi lawaziyê hest nekin. وما بعرف شو الايام اللي جاي. Zarokên li vir tevî ji destdana yek ji endamên laşê xwe lê ji jiyanê bêhêvî nemane. Bi îradeyeke xurt dixwazin fêrî her tiştî di jiyanê de bibin. جينا على المسبح دربونا. Ez li vir fêrî melevaniyê bûme. Dayika min li mala bavê min serwenda ye. Dema mezin jî bibim dixwazim bibim nojdar. Ez niha fêrî nivîsandinê bûme û bi destê xwe yê çepê dinivîsim. احنا نصير دكتور. تعمل هيك بس شوي شوي راسك خلي لورا. من هيك ايوه. Beriya niha rêxistina Human Rights Watch belav kirbû ku zarokên xudanpêdiviyên taybet li Sûriyê ji lênêrîneke tenduristî, xwendin, alîkariyên mirovî û parastina mafên wan yên sereke bêparin. Netewên yekbûyî jî belav kirbû ji ber şerê li Sûriyê nêzîkî 28 ji sedê ji Sûriyan bûne xudanpêdawîstiyên taybet. هەر لەناو کارە خۆبەخشەکان ئەمێنمەوە جام جارەیان لە دهۆکە کەسێک هەیە کە لە دهۆک ناوی وەلید عادلە گەنجێکی تەمەن 24 ساڵانە و سەرەتای تەمەنێتی لە سەرەتای تەمەنی و دەستی کردو بە کاری خۆبەخشی ئەو دانیشتووی شاری دهۆکەوە گوتم جا پیشەکەی ئەو لە سەرتاشیە ئەو لە دوای ئەوەی کە لە ساڵی 2019ەوە ماڵی بە ساڵاچوان لە دهۆک کراوەتەوە هەستاوە بە کارێکی زۆر جوان ئەویش ئەوەیەکە بۆ ماوەی 3 ساڵە بە شێوەی خۆبەخشی هەفتانە ڕۆژێکی تەرخان کردووە بۆ خزمەتکردنی ئەو کەسە بەتەمەنانە کە لەو ماڵەدا دەژین ئەو دەڵێت کە هەستێکی زۆر خۆشی هەیە ئەو کاتانەی لەگەڵیانم ئێمەش هەستێکی زۆر خۆشمانە بێت کاتێک بابەتێکی لەم شێوەیە لە پرۆگرامی بەیانی 24 نیشانی ئێوادەین بۆی کە نمونەیان زۆر بێت. أس وليد عادل
گەنجێکی بۆ ژێرە دهوکێمە کارێمە سەرتراشینە ئاسەزبووە ڕۆژێکی تێمە ماڵۆدان ئەمڕۆ سەرێدان ئەمڕۆ چێتیم ئەس بینم دەمێت هێم گەلێک کەیفخۆش بن گەلە مرتاح بن کەیفخۆشیەوە کەیفخۆشیەمە هەمیۆیە ئەف کەسن هە پێتەوی خزمەتێنە خزمەتەکە باشترش کەسانên دیتر ji destpêkê hetanûkê gelek hatîne û gelek çûne gelek we xêr kiriye daxewe yanî gelek nemoyne li dinyayê gelek me dîtin gelek çûn gelekê moyn û xizmeta jî tête kirin baştirîn şêwe destpêkê demove bûyî me wekstof me hez kir em bêhên xizmetana bikein ku me zanî pêtivî sertirashînê û paqijkirinê ev kesin he kesên dan emer zortir pêtivî paqijiyê û serûberekê ciwanî sîmayekê ciwan û serûrehê wan çêkên bi wan jî xweş e û me jî xweş e rastî me biryar dam her heftî carekê bîn serê to çêkin ne birî te boşun te etmoyn ve zerin وكي منها ها عزيزي ممنون بريزيدون هر کسی بید خدمت آن بکردن وکی کاره که خیره چونکی اول دنیاه مروف نشرت صبح کفتت حالته و دا ایک جیب جاوه که دی صحکت ما جاوه که رحمه صحکت ما چونکو هر مروف گنج نامینید مروف جی او جی گنج بون لە فەڕەنسا بە هەوڵی کۆمپانیایەک کەسانی توشبوو بە نەخۆشی زەهایمەر لەگەڵ کۆمەڵی خەڵکی دیکە لە ناو یەک خانووە پێکەوەژین بە یەک کۆتێکەڵیان کردوون خانووکە بۆیان بۆتە ماڵێک کە تایە ئەتوانن هەمویان کاتەکانیان بە خۆشی تا بەسەر بن وەکو یەک خانەوادیان لێ هاتووە جا لەم خانەوادە کەسانی نەخۆش و گەنجە تەندروستەکان لە ژوورە هاوبەشەکانە بە یەکەوەژین ئەم کەشە و ئەو هەستە بۆ نەخۆشەکان دروست دەکات کە لە ماڵی خۆیان وابزانن لەگەڵ کەسەکانی خۆیانە هەڵس و کەوتەکەن و لەسەر نەخۆشیەکەشیان ئەمە کاریگەری ئەبێت بە شێوەیەکی بێگومان ئەرێنی جا ئەمەش کاریگەری لەسەر هاوسەنگکردنی ڕەفتار و هەڵسەکەوتی نەخۆشەکانە سەرەتا لە پرۆگرام باسم کرد کە باسی نەخۆشی زەهایمەرەکەین با ئەم بابەتە ببینین دواتر باسی نەخۆشی زەهایمەریش ئەکەین و نێترین چارەسەرەکانیشی ئەم ماڵە خەڵکی جۆراجۆری لێ کۆ کردوتەوە هەمووی ئەندامی یەک ماڵ نین بەڵام وەکێک خێزان کۆ دەبنەوە و خواردن دەخۆن بەیەکەوە تەماشای تەلەڤیزیۆن دەکەن و تا بۆیان بکرێت کاتەکانیان بەیەکەوە و بەخۆشی دەبەنە سەر لەم ماڵەدا لە ناوچەی لەیلی غۆس لە نزیک پاریسی پایتەختی فەڕەنسا کەسانی بەتەمەن کە تووشی نەخۆشی زەهایمەر بوونە لەگەڵ کۆمەڵێک کەسی بەتەمەن و گەنج و تەندروست دەژین قوتابی و نەخۆش و چاودێر هەمویان لەگەڵ یەک لەم ماڵەدا دەژین کۆمپانیایەک ئەم دەرفەتەی بۆ خەڵکەکە ڕێخستووە تا لەم خانووە هاوبەشەدا کۆ ببنەوە و خێزانێک پێک بێنن نەخۆشەکانی زەهایمەر کە هاوسەنگیان نەماوە کاتێ دەچن بۆ خەڵبەڵگەیەکی پیری و خانوویەکی گەورە سەریان لێ دەشێوێت ئەو شوێنانە وەک نەخۆشخانەوان بە ماڵ ناچن بەڵام سوودی ئەو خانۆ بچووکانە ئەوەیە دووبارە هاوسەنگی دابوونەریتی ناوماڵی خۆیانی تێدا دەبیننەوە هەم کەسەکانی ناو خانوەکە هەم هەموو سوچێکی خانوەکە دەناسنەوە بێ ئەوەی سەریان لە تێک بچێت vivre bien sans être désorienté, sans perdre ses repères comme c'est le cas en سێ هەفتەیە ئەم نەخۆشانە هێنراونەتە ئەم خانووە هاوبەشە بەڵام وەک ماڵی خۆیان شارەزای خانوەکە بوونە و بە ئاسوودەیی تێدا دەسوڕێنەوە لە هەر ژوورێکی ئەم خانووەدا بڕیارە 8 کەس بەیەکەوە بژین هەم کەسانی بەتەمەن و نەخۆش و هەم گەنجەکانیش لە بنەڕەتدا مەبەست ئەوەیە من بە شەو لەم خانوەدا بمێنمەوە چونکە تەنیا یەک چاودێر بە شەوان هەیە و ئەویش نیگەرانی نامێنێت ئەگەر کەسێکی دیکەی لەگەڵدا بێت تا یارمەتی بدات
بەڵام ئەگەر کاتم هەبێت دێم نانی بەیانی و هەروەها نانی نێوە ڕۆژ لەگەڵیان دەخۆم و لەگەڵ چاودێرەکان خواردن دروست دەکەم. بە گوێرەی راپۆرتێکی دامەزراوەی برایت فۆکەس فاوندیشن زیاتر لە 50 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهان تووشی نەخۆشی زەهایمەر بوونە. ڕێژەی مردن بەهۆی ئەم نەخۆشیەوە بەرزترە لە ڕێژەی مردن بەهۆی شێرپەنجەی مەمک و پرۆستات. هەروەها تێچووی چاودێریکردنی نەخۆشەکانیش زۆر بەرزە و لە ئەمریکا لە ماوەی تەنیا 1 ساڵدا ئەم تێچووە بە بڕی زیاتر لە 321 میلیارد دلار خەملێنراوە. وەک سەرەتا باسم کرد ڕەنگە هەر یەکێک لە ئێمە ترسی ئەوەی لێنیشت بێت جاری وایە ئەگەر لە پڕ شتێکی لە بیر چوو بێت ناوی کەسێکی لە بیر چوو بێت ناونیشانی شوێنێکی لە بیر چوو بێت یاخود شتێکی هەڵگرتووە بۆی کە دوایی بەکاری بێنێت شوێنی شتەکەی بیر چووە یان بە کوردێک خۆمان شاردوێتیوە لە شوێنێک دواتر پێویستی پێ هەڵی بگرێتەوە لە بیری چۆ لەکوێ داینەوە بێگومان ترسێک لە دڵی دروست بووە ئەخوامە چی بێت بۆچی لە بیر مەچێت بابزانین ئەمە نیشانی نەخۆشی زەهایمەرە نەخۆشی زایمەر خۆی چییە؟ چارەسەری هەیە لە چ تەمەنێک تووشمانە بێت و لەو ژمارەی کە لە جیهانە هەیە چەندێکی لە هەرێمی کوردستان هەیە بۆ زانینی ئەمانە دکتۆر ئازاد حەسەن پسپۆری مێشک و دەمار ئەم بەیانی میوانی ئەمێ بەخێر هاتی دکتۆر زۆر سپاس بەیانیتان باش بەیانی ئێوە و بینەران و گوێگرانیش باشتر بێت زۆر سپاس بۆتە دکتۆر بێگومان بۆ هەر یەکێک لە ئێمە بیرچوونەوە دێتە پێش لە بیرمانە چێ هەندێک شتەکان بەڵام زەهایمەر جیاوازترە یاخود دێمانس نەخۆشی زەهایمەر یاخود دێمانس فەرقی چییە لەگەڵ بیرچوونەوەکی ئاسایی خودی نەخۆشیەکە چییە؟ بەڵێ دیارە بیرچوونەوە حاڵەتێکی ئاساییە لەمانە هەمومان یەکێک لە ئێمە تووشی ئەو حاڵەتە بێت و لە ژیانی ڕۆژانەدا بیرچوونەوەمان هەبێ ئەمەیان مەرز نییە هەر کەسێک کە بیرچوونەوەیەکمان هەبێ بڵێن ئەوە ئەو کەسە تووشی دیمێنشیا یاخود ئەلزهایمەر بووە. ئەلزهایمەر دیارە کۆمەڵێک مەرج و کۆمەڵێک نیشانەی هەیە بە هەموو کەسێک ناوترێت ئەلزهایمەر ئەگەر بیرچوونەوەیکی بوو ئەگەر تەنانەت چەند جارێکیش بیرچوونەوەی ڕۆبدا. ئەلزهایمەر کۆمەڵێک مەرج هەیە یەک لەوانە نیشانەکەم بەڵێ نەخۆشیێکی درێژخایەنە بە ڕۆژێک و دوو ڕۆژ نابێت بەلانی کەمەوە 3 مانگ بۆ 6 مانگ ئەو نیشانانە لە نەخۆشەکە بە دیار بکەوێت کەواتە نەخۆشیێکی پرۆسەیەکی درێژخایەنە. دووەم زیاتر لە تەمەنی گەوراندا ڕوودەدات حاڵەتەکە بۆ نمونە لە 40 ساڵ 60 سال بەرەوسەر تاوەکو تەمەن بەرەوسەرەوە بچێت نەخۆشی ئەلزهایمەر ڕوودەدات لە تەمەنی بچووک و لە تەمەنی گەنجاندا ڕوو نادات بە هیچ شێوەیەک حاڵەتی ئەلزهایمەر نەخێر تەنها ئەوانەی کە لە خێزاندا دوو کەسیان ئەنی باوک و دایکیان ئەلزهایمەریان هەبێت لەوانەی لە تەمەنێکی زووتر ڕوودات واتە بۆ ماوەیە بۆ ماوەی دەوری هەیە بڵێ بۆ ماوەی دەوری هەیە بەڵام ئەوانەی کە یەک باوانیان هەبێ ئەگەری کەمترە بەڵام ئەگەر دوو باوان بێ ئەوەکە زیاتر ئەوەشیان زیاتر لە تەمەنێکی زووتر ئەو کەسە توش بۆ نمونە لە چ تەمەنێک خۆی دەڵێ لە 45 بەرەوسەرەوە بەڵام ئەوانەی کە لە خێزاندا هەیەە احتیمال لە 40 ساڵ یان لە 35 ساڵ توش بن و هۆکاری کەشمان هەیە و مەرزنیە هەموو کەسێک ئەلزهایمەر بێ ئەوەی هۆکاریکەیشی کە خەڵفانمان هەیە بەڵام ئەمە لێرە زیاتر بابەتەکە لەسەر ئەلزهایمەر زیاتر باسی زایمەرەکەن خەڵفان شتێکی دواتر جیاوازی خەڵفان و زایمەریشەکەی زیاتر بۆیە لە تەمەنی بەرەوسەرەوە دەبێت و نیشانەکانی کۆمەڵێک مەرجی هەیە هەروکو کوتمان دەبێت بۆ ماوەیەکی درێژخان بێ 3 مانگ بۆ 6 مانگ ئەو حاڵەتە دووبارە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیەکە پەرەیسەند بێ و نیشانەکانی تورتر بە دیارکەوت بن کۆمەڵێک نیشانە هەیە بۆ نمونە کەسەکە بیرچوونەوە و دیارە بیرچوونەوە 3 جۆرمان هەیە بیرچوونەوەی ئێستا کورتخایەن و درێژخایەن ئەو ینی ئەو زاکیرەیان ئەو بیرەوەریانی کە لە ئێستادا دەیکەین ڕۆژانە و ماوەیەکی کەم کردومانە یان ماوەیەکی درێژخان دیار لەناو ئەوانەدا ئەوانەی ئێستا و کورتخایەن گرنگە نەک درێژخان چکە زۆر جار هەیە نەخۆشەکان دێنە لامان دەڵێن زاکیرە و بیرەوەری چۆنە دەڵێ دکتۆر زۆر باشە شتی 20 ساڵە و پێشی لەبێرە شتی 10 ساڵە و پێش لەبرن 30 ساڵە پێش ئەو بۆ ئێمە زۆر گرنگ نییە ئەوەی کە گرنگە ئێستا و چەند ڕۆژێک پێش کەواتە لە زەهایمەر ئەگەر یادەوەری کۆنی 20 ساڵ لەمەوبەری لە بیر بێت بەڵام لە عینی کاتە لە هەمان کات شتی لە بیرەچێت بۆ نمونە ئەچێتە شوێنێک نازانێت دەرگای چوونە دەرەوەکەی کوێیە
ئەوە گرنگترە وەلەوەیکە شتی ئێستا و ئەمڕۆ گرنگترە و چەند ڕۆژێک نەکشتی کۆن عادەتەن ئەوانی کە بیرەوەری کۆنیان هەیە زۆر دەمێنێتەوە بۆ ماوەی درۆژخانە زۆربەی ئەوانە بیرەوەری کۆنیان باشە و هەتا دەگاتە قۆناغێکی توند ئەلزایمەرش قۆناغێکی قۆناغی سووکی هەیە مامناوەندی هەیە و توندی هەیە لە قۆناغ مامناوەند و توندەکە ئەو بیرەوەری لەبێت ئەگەر نا لە سەرەتا لەبیر ناچم کەواتە دەبێت زاکیرەکەی تێک دەچێت دووەمیان کێشەی زمانی پەیدا دەبێت لە زمان و لە قسەکردن بۆ نمونە زۆر پرسیار دووبارە دەکاتەوە دەربڕینی جیاواز دەبێت کەسەکە و لەگەڵیشدا ڤیژۆ سپاشەڵ واتە قیاساتی تێک دەچێت کەسەکە نەخۆشەکە قیاساتی تێک دەچێت بۆ نمونە لە ڕۆیشتن خۆی لە دیواردەدایان لە لێخوڕینی ئۆتۆمبیلدا دەڵێ کێشەم هەیە قیاسات پێش سیارە دەکەم ناتوانم ئەو سیارە و لێخڕون و ئەوەی قیاساتی خۆم بکەم ئەوەی یا هەندێ وشەی سادەی لە بیرەچە لە ئەسنای قسەکردن ئەوەش خۆیەتی لە قسەکردن کێشەی بۆ دروست کەواتە کێشەی قسەکردن کێشەی قیاساتی بۆ پەیدا دەبێت پێرسناڵەتی چێنج واتە کەسایەتی کەسەکە دەگۆڕدرێت بۆ نمونە پێشتر کەسێکی زۆر تێکەڵاو بووە کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە کەسێکی نەرمونیان بۆ ئەمڕۆ بۆتە کەسێکی تووڕان و بە پێچاوانەوە گۆشەگیر بەڵێ کەسێکی زۆر تووڕە بووە بچووکتریشت هەڵچووە ئێستا کەسێکی زۆر هادەیە ینی هیچ تێک ناچێ یان کەسێک بوو کێشە و گرفتی خێزانەکەی چارەسەر کردو ئەمڕۆ هیچ وەک چۆن دەڵێ لاموبالاتە ینی کەسایەتی کەسەکە دەگۆڕێت باشە و حاڵێکی کە پێنجەمین حاڵ ئەوەی کۆگنێتیڤ ئیدراک واتە مەسئولیەت و بەرپرسیارەتی ئەنی پێشتر کەسێک بووە بەرپرسیارەتی خۆڵگرتووە کڕین و فرۆشتنی کردووە لە بازار حیسابات و شتی کردووە ئێستا لە حیسابات و لە کڕین و لە فرۆشتن ناتوانێت ئەو ئەرکەت جێبەجێ بکات بۆ پەیوەندی کۆمەڵاتیەکانیشی تێک دەچێت ئەو هاوڕیانی کە پێشتر لەگەڵیدا لە پەیوەندیدا بوون پەیوەندیەکانیشی تێک دەچێت و کار و فرمانی ژیانی ڕۆژانەی کە هەی بووە ناتوانێت جێبەجێ بکە و باەغدان بخۆی ینی کەسێک بۆ نمونەکە دەچوو پاک و خاوێن بۆ کەسێک بۆ ئەتیمامی بخۆ کەواتە بەگشتی پرسناڵەتی ئەم کەسە چێنجە بێت و گۆڕانکاریکی بەسەردێ باش دکتۆر بابزانین خودی مێشکەکە چی بەسەر دێت ئایا خانەکانی مێش هەڵ ئاوسانی بۆ دروستە بێ یان مێشک بچووکە بێتەوە خانەکانی مێشک لە ناوەچ کامێک لەوانە جۆرمان هەیە گوتمان ئەوانەی کە لە کۆرتێکسە ئەنی لە مێشک وەکو دوو بەشێ توێکڵ و ناوەی مێشک ئەوەی ئەلزایمەر زیاتر بە توێکڵی مێشکەوەیە توێکڵی مێشک پرۆتینی تێدایە لە ئەنجامی ئەو ئەلزایمەر پرۆتینی نامۆ کەڵەکە دەبێت کە ئەو پرۆتینانە مێشک بە شێوەی کارەبایی ئیش دەکات ئەو بۆشایەک دروست دەکات ئەو کارەبای و ئەو گەیاندنەی کە مێشک پێویستیتی دروست نابێت بە تایبەتی لە هەندێک شوێنی تایبەت بە زاکیرە کە پەیوەندی بە کەسایەتی و بە زاکیرەوە هەیە لەو شوێنە بۆیە بە تێپەڕبوونی کات کە ئەو شوێنە ئەو پرۆتینە کە دەنیشێ لەو شوێنە پرۆتینێکی نامۆیە پرۆتینێکی ناتەواوە لەو شوێنە دەبوو وەکو دەبێتە شوێنێکی مردوو کە شوێنێکی مردوو مێشکەکە دەپوکێتەوە ینی وا لێدێت بچووک دەبێتەوە وەکو کە منداڵ هەتاوەکو نەخۆشەکە پەرە دەسێنێت تاوەکو کەسەکە بەتەمەند دەچێت ئەو پوکانەوە مێشک ڕوودەدات و مادەی کە پێویستە مێشکە بەکاری بهێنێ بۆ بیرهاتنەوە و بۆ ڕفتاری ژیانی ڕۆژانە و بۆ کەسایەتی کەسەکە بچووک دەبێت و دەپوکێتەوە و نامێنێت باش زۆر چاکە دکتۆرەوەی کە لە راپۆرتەکە کەمێ لە مۆبەر من و جەنابت و بینەرانیش بینیمان باسی لەوە کرد کە کۆمەڵی خەڵکیان کە تووشی زەهامەر بوون لەگەڵ کەسانی ترا تێکەڵاو کردووە کەواتە ئێمە بۆ خۆمان کورد کەسانێکی کۆمەڵایەتین پەیوەندی کۆمەڵایەتەکانمان چوند و تۆڵە ئەمە تا چۆنە کاریگەری ئەکاتە سەرەوەی کە درەنگتر خەڵک تووشی یاخود ئەو کەسانی نیشانەکانی هەیە تووشی زەهایمەر ببن و بەگشتی پەیوەندی کۆمەڵایەتەکان تا چۆندە کاریگەریە لەسەر نەخۆشی زەهایمەر هەنگاوێکی زۆر زۆر گرنگە بەر لە توشبوون و بەر لە توشبوون هەم گرنگە و لە کاتی توشبوونیش گرنگە بۆن منە بەر لە توشبوون بۆی ببێتە کەس نەبێتە کەسێکی خەمۆکی عادەتەن ئەوانی کە کەسانی دابڕاون و لە ناو کۆمەڵگە و لە چالاکی و لە ژیانی ڕۆژانەدا دەبنە کەسی خەمۆکیە عادەتەن ئەوانەی کە خەمۆکیان هەیە ئەگەری توشبوونیان بە ئەلزهایمەر زیاتر کەواتە قۆناغی پێش توشبوون لە کاتی توشبوونیش گرنگترین ڕێگا بۆ چارەسەری ئەو نەخۆشیانە بیهێڤیرەڵ تێراپی واتە چارەسەری ڕەفتاری ئەو کەسانە کە مامەڵە و ڕەفتاریان زیاتر لەگەڵ بکرێت لە چالاکی ڕۆژانە زیاتر بەشداریان پێ بکرێت هەڵسو و کەوت و مامەڵەی تایبەتیان لەگەڵ باشە دکتۆر لێرە یەک پرسیاری بچووک لەوەک لە بابەتەکە بچینە سەر پرسیارێکی تر ئەگەر ئەو کەسانی کە تووشی زەهایمەر بوون تێکەڵا ئەکرێن لەگەڵ خەڵکی تر و کۆمەڵگا لێرە نەخۆشەکە ئەوەستێنرێت لەو ئاستی خۆی یاخود چارەسەرەکری و باشە بێتەوە
وەکو ئەو مادەیە هەر دەنیشێت بەڵام قۆناغەکە ڕادەوەستێنێ لێ نیشانەکانی کەمتر دەبنەوە ئەنی نیشانەکانی وەک چۆن دەڵێ دوا دەکەوێت و کاریگەری لەسەر نەخۆشەکە کەمتر بە دیار دەکەوێت بەڵام ئەوەی کە قۆناغی نەخۆشەکە بەپی جۆری نەخۆشەکە و بەپی قۆناغی نەخۆشەکە قۆناغی سووکە قۆناغی مامناوە دەیان قۆناغی تون دەکەێت بەڵام ئەو جۆرە ڕەفتارە بێگومان نەخۆشەکە دوا دەخات پرۆسەکە دوا دەخات و کاریگەری و نیشانەکانی لەسەر نەخۆشەکە کەمتر بەدیان باشە تەنانەت ئەگەر سەرەتای توشبوونیشی بێت هەر ڕای ئەگرێت بەبێکە چاکی کاتەوە ئێمە بەسمان چارەسەرە وەکو چارەسەری هەیە آخر دیارە دیمنشیان جۆری هەیە ئەوەی ئەلزایمەر تاوەکو ئێستا بەداخەوە زانست نەیتوانیەوە ئەوەیەکی چارەسەری کۆتایی ببنە بڵێن وەکو چۆن بڵێن نەخۆشەکەت هەیە گرێکی هەیە لە شوێنێکیان هەوکردنێکی هەیە تۆ نەشتەرگەری بۆ دەکەی و خانەکە لا دەبێت بەڵام ئەوەی ئەلزایمەر تا ئێستا ئەوەیەک نەدۆزراوەتەوە کە ئەو پرۆتینە نامۆیی کە لە ناو مێشکدا دەنیشێت و کاڵەکە دەبێت ئەو پرۆتینە لەڕ بەڵام بەکارهێنانی ئەو جۆرە چارەسەریانە بەکارهێنانی ئەو ڕەفتارانە بێگومان کاریگەری نەخۆشەکە کەم دەکاتەوە پرۆسەکە دوا دەخات نیشانەکانی سوکتر و کەمتر بە دیار دەکەوت زۆر باش ئەوەش بەشێکی گرنگە لە چارەسەری زۆر چاکە دکتۆر کەواتە لە چارەسەریەکانە چارەسەرێکی تەواو بن بڕی بۆ نەدرسراوەوە لە هۆکارەکانە هۆکارێک هەیە بڵێ هۆکاری زەهایمەر فڵان شتە هۆکارێکی دیاریکرااو نیە مەڵتی فاکتۆریانە واتە کۆمەڵێک هۆکار بۆ نمونە وەکو گوتم خەمۆکی ئەوانەی کە خەمۆکیان هەیە و کەسانی دابراون لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەری توشببوونیان زیاترە ئەوانەی کە بۆ ماوەی بێگومان بۆ ماویش کاریگەری هەیە ئەوانەی کە لە خێزان هەیە بن ئەگەری توشببوونیان ئەوانەی خۆراکی ناتەندروست بەکاردێنن و ئەوانەی کە هۆکاری تریانە بۆ من بە تایبەتی ئەوانەی کە جڵتەیان هەیە جڵتەی مێشکیان هەیە بێگومان هۆکاری جڵتەی مێشکیش فشاری خوێنە قەڵەویە نەخۆشی شەکرەیە وەرزش نەکردنە خۆراکی ناتەندروستە ئەوانە هەمویان هۆکارن بۆی تووشی جڵتە بن بۆ بێگومان ئەو کەسانی کە تووشی جڵتە دەبن بۆ دووبارە دەبێتەوە چەندبارە دەبێتەوە ئەگەری توشببوون بە ئەلزهایمەر و یاخن ئەگەری توشببوونیان بە خاڵەفان زیاترە بۆیە گرنگترین هۆکار ئەو هۆکارانی کە پەیوەندیان بە جڵتەوە کەمیان کەینەوە و ئەو هۆکارانی کە پەیوەندیان بە خەمۆکیەوە بە کەسانی دابڕان ئەوانش کەمکەینەوە و کەسەکە چەند کەسێکی چالاک و گورج و گۆڵ بێ زۆر باشە دکتۆر چون کاتێکی کەمەوە دوو پرسیارم هەیە و ئاماژەشم پێکەن کاتم نەماوە یەکەم پرسیار ئەوەیە جیاوازی نێوان خەڵەفان و ئەلزایمەر بە کورتی خەڵەفان جۆری هەیە تریتەبڵ و نەتریت واتە ئەو خەڵەفان جۆرمان هەیە چارەسەری هەیە بۆ نمونە ئەوانەی تووشی ڤیتامین B12 کەمی یان ئەوانەی نەخۆشی غوددەیان هەیە ئەوە جۆر خەڵەفان بە شێوەیەکی گشتی کە چەند جۆرێکیە ئەلزایمەر بەشێکە لە خەڵەفان واتە خەڵەفان چەند جۆرمان هەیە ئەلزایمەر باوترین جۆری خەڵەفانەکە لە 150 و بەرەوسەریش خەڵەفان ئەلزایمەرە باشە لە ئەلزایمەرش بەماشە B12 کاریگەریت خۆی هەیە وەکو ڤیتامینەکە وەکو خۆراک بڵێ هەر هەموو ئەوانەیە هۆکار کەمی خۆراک و لایانی وەکو کۆمەڵایەتی و لایانی وەرزش و ئەگەر کەسەکە نەخۆشی تری هەبێ و جڵتە هەبێ باشە بە خێرایش پێم بڵێ لەو 50 ملیۆن کەسێکە لە هەموو جیهان تووشی ئەلزایمەر بوونە چەندێک لە کوردستان ئێمە توانین بڵێن لەوانەیە داتایەکی وردمان نەبێ وەکو توێژینەوەکی سەر بەڵام بێگومان ئەوانە زیاتر لە کۆمەلگایانی کە بە تەمەنن دا هەیە وڵات کۆمەلگای ئێمەش بەرەو کۆمەلگای بەرەو بە تەمەنبووندا دەچێن ئەوانی وڵاتی پیرەکان پێ زیادەکەی زیاتر باش زۆر سپاس دەکەین ئەم بەیانیە لەگەڵمان بوو دکتۆر ئازاد حەسەن پسپۆڕی مێشک و دەمار بۆ هیوایەکە هەمیشە هزر و بیرەوەری هەموو هاوڵاتیانی ئەمە باش و چاک و تەندروست بێت سپاس دەکەم هەمیشە تەندروست دەینە سەر بابەتێکی هوەری کە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هوەری لە زاخۆ پێشەنگایەکی شێوەکاری بۆ 80 هوەرمەند و کەسایەتی دەستڕەنگین کردووە هەر بەرهەمێک لەو بەرهەمانە پەیامێکی جیاوازی هەیە کە بەڕەنگی جیاواز نەخشێنراوە. پێشەنگایەکە شێوەکاریە لە پرە دەلال لە زاخۆ تێدا هەشتی هونەرمەندن شێوەکار هەر یەکە و بە تابلو و پەیامێکە جودا لەسەر ئاستی پارێزگاها دهوکێ و ئیدارە سەربەخۆیە زاخۆ بەشدارن و ئەو سازدانە vê pêşengehî bûyî pêşveçûna hunerê xwe bi giring dibînin.
أفتشون كه قلق طيبته بماكو بقيتا فكرن دا أم بتر بشن وكشي وكار كارت خوب ديار بكن وأم بشن كارت خوب مازنتر لي بكن أكيد يا جرينجا كوبتر إكودو بنياسن هنرمند هنردوست وهروسا بتر مفاي السربورن إكودو بگرن شیزوفرینیا متشکر او کس درون خدا نت آرام مدویا پرکاویم پیام اکیب گهینم چنگی چسته که گلکی بلاو بود نف مجتمع مادا ڕێڤەبەریە ڕەوشەمبیری و هونەریە زاخۆشی کۆسپۆنسەرە سەرەکییا vê پێشانگەهê بوون ئارمانجدارên têkelkirina hizrûbîrên hunermendên şêwekarên devera badînan bûn ji vê bizavê. آرمانجا سرکی او کو پیشنگاهش که شبکه دلیوی خشکی بو هنرمند بیجن ویل تابلت خو عرض بکن یا دویجی هنرمندش سرانسری بهدینا و سرانسری پاریزگاه دو که اداره سر بخیازا خل ویل و کو خربابونه کل ویل هم بو ناسبینا و هم بو لگورینا هزارا هم بو هفکاری و هماهنگیات نابراوان دزیده بتن کو آشنا بن اکودو تعارف الکل اکودو بکن بو آینده بشن مفایش اکودو بر بکن. Ev pêşangeh bi helkefta yekemîn salvegera damezrandina îdara servexweya Zaxû hatibû sazkirin. Pêşangeh hemereng û çeşn û hizrûbîrên huneriyên şêwekariyên ciyawaz e. Ji seranserî devera badînan hunermendên şêwekar bejdar bûyne. Wan armanca ku bi vê rêkê hizrûbîran alûgor bikin û mifay ji ser bora hevdû werbigirin. اسلام یوسف کردستان 24 زاخۆ. لە دوایە و بابەتە هونەریە و بابینە سەر بابەتێکی کۆمەڵایەتی کە ئێمەی کورد گرنگێکی زۆری پێئین و ئەگەر سەیرێکی ماڵەکانی خۆمان بکەین ئەبینی ژووری میوانمان لە هەموو ژوورەکانی دیکە ڕازاوەترە گرنگی زیاتری پێئین چونکە لە هیچ شوێنێکی دنیا پێوەرێک نییە کە کاتی میوانی دیاری بکات وە هەر کەسە و بە پێی دەرفەتی خۆی بارودۆخی ژیانی خۆی چۆن بێت ئاوە بڕیار ئەدات کە لە چ کاتێک گونجاوە میوانداری کەسێک بکات یاخود تەلەفۆنێکەکات و ئەچێ بۆ میوانی جا لە جیهانە نەک میوانی بەڵکو یەکێک لە ئەتەکێتە هەر بە بەهاکان ئەوەیە کە پێش پەیوەندیکردن بە کەسێکەوە یان بچی بۆ لای بە مەسجێک بێت نامەیەک بێت بە دەنگە نامەیەک بێت بە تەلەفۆنکردنێک بێت ئاگاداری بکەیتەوە ئایا تۆ ئامادەی ئەوەت هەیە من سەردان بکەم یاخودنا بەڵام لە هەرێمی کوردستان جیاوازە وەک باسیشم کرد زۆر جار هەیە کە سەردانی یەکتری شەکەن بە بێوەیکە پەیوەندی بە یەکتریەوە بکەن جا دەمانەوێت ئەتەکێتەکانی میوانداری بزانین و تا چەندە بەلاشمان و ئاساییە ئەگەر کەسێک پەیوەندیمان پێوە بکات پێی بڵێین ئێمە ئێستا کاتی ئەوەمان نییە بۆ ئەو چەند دەتوانین ئێمە ئەو جۆرە شێوازە بەکاربێنین و چەندێکیش بۆ ئەو ئاساییە. هیچ کات لە ناکەوتوی بۆ ماڵی هیچ کەسێک هاوڕێیەکت بە میوانی پێت نەوت بێت؟ تەبعاً زیاتر ماڵەوانەیە بۆ لای خزمەکان نەک بۆ لای کەسێکی بێگانە بۆ سەردانی خزمەکان ئەوە سوودپەی تێکەوتووە. ناخۆش نەبووە هەست ناکرد زۆر ناخۆش بێت؟ ئەگەر تەلەفۆنمان کردو بزانین حاڵەکەی لە تەلەفۆنەکانە لەبارە ناچیت. چۆن نەزانی حاڵەکەینان لەبارە؟ سەوتی دارە میزاجی کەس ناخۆشی و جوابتەیە بەڵێ لە ماڵی بەو شێوە جوابێتە. هیچ کاتێک میوان هاتۆ خۆ بکەی بە خەوتو؟ ئەگەر هیلاک بوو بێت میان مەجالم نەبوو بێت. بە شێوەیەکی گشتی میوانی لە ناکاو هەیە و میوانیش زۆر کات کە وا خۆشترە و کە یەتیش ئاگادار بکاتەوە پێش ئەوەوە بەگشتیش لەگەڵ عایلەی نزیکایان هەر کەس میوانێکە بێ پێشەوە ئاگادارکردنەوە هەیە بۆ یەکێشەمان نەبێت. هەمیشە ئاگادارکردنەوە هەبوو؟ نەوەڵا زۆر کات میوان لە کاتی لە ناکاوەیە جاریاتۆ خۆ ئامادە نەکردووە یان لە ماڵەوە نیت بەڵام ئەوەش هێستێکە خۆشمان زۆر کات ئەڕۆین پێ ئاگادارکردنەوە. تۆ چ کاتێک زۆر پێ گونجاوە بۆ میوانداری؟ وڵای عادەتەن هەر ئیتر ئەوە نیە دوای نان و چاو نوێژ و ئەوەیە. ئەو کاتە باشترین کات شایە بڵێ. بۆچی ئەو کاتە؟ وڵای نازانم ئەمە عادەتی هەر بڵێن هەر ئەوە بووە کە بڵێن دوای ئیسراحەت و نان و چاو ئەوەی تر دوایەوە خۆ حازرەکەی بۆ میوانداری. زیاتر ئێواران. بۆچی ئێواران؟ وڵای ئیتر عادەتی خۆمان وایە. کۆبوونەوە هەیە پێکەوە هەموو عایلەکان کۆ ببنەوە؟ بەڵێ زۆریش. لە کوردەواری خۆمانان شتێک هەیە لە هەندێک میوان هەیە کات و سات نازانە باشترە کە پێی بڵێ لە ماڵ نین قەت شتیوات بەسەراتە؟ بەڵێ بەتاشی. شتێکم بۆ باس. وەڵا تەلەفۆنم کردووە بۆ نمونە وتوەتی لە ماڵەوە نین زۆر احتیاجی بوو. ئەی تو هیچ کات وتوتە لە ماڵەوە نین بۆی کەسێک لە کاتێکی ناوەختانەیە؟ بەڵێ.
وڵی کاتی میوانداری خۆی قەدیمی وتیانە بەخێر بێ میوانی ئازیا و ڕۆژی بەهاریان شەوی پاییز هەرە دوو کاتە تەمەەن بۆچی ئەو دوو کاتە؟ ئەو دوو کاتە لەبەرەوەی کاتەکەی کاتێتی درێژە و مەجای هەموو شتێکوێ ئێگە کەسێک 12 نیۆڕۆی وەرزی هاوین بێت وڵاتەوە خۆی ئەبێ خۆی داهت بەتاکید دەرگای لەکەی تۆ وڵای بتەمە هەر لەکەیتەوەە بەڵام تاکید شتی وام زۆر بەکەبی بەدەگمەن حەست کات بۆت بکە بە سوپرایزێک لە پڕابێ بۆ ماڵە کاردانەوە چۆنە بێ لەمێ ئەتیادی من لە خزمەت دەڵام دەرگام وڵایە بۆ مگەست خزمەت هەندێک جۆری میوان هەیە کە لە کوردواری خۆمانەڵی کات و سات نازانێت هیچ کاتێک ئەوە ئەڵیت کە لە ماڵ نیم وینێ من ئەوەم نییە ئەگە باردۆخەکەت حەز نەکەی حەزکەی بە تەنیابی میوان نێ تەکید بە من کابراگەر حەز بە میوانداریمەکان نایە هاوکارم نیان بۆ چوونی بەشێک لە خەڵکی وەرگرتە بوو ئێمەش دەمانەوێت ئەوانی کە ئێستا دانیشتون بە دیار پرۆگرامی بەیانی 24ەوە ئەگەر هەر بۆ چوونێکیان هەیە و لی دوو دڵن ئەوە ئەم بەیانی لە لایەن میوانەکەی ئێمە ئاکام ئەمەر ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کامبیانی میوانمانە بۆ چوونەکان بۆیان ساغ ببێتەوە دروستە یاخودنا بەخێر هاتی زۆر سپاس سپاس کاک ئاکام ئەوەی بۆ چوونی خەڵک بوو بیسمان بەشێگەڵێت پەیوەندیەکەن جاریواڵە لە ماڵ نین یاخود بە هەر شێوازێکی دیکە یاخود میوانی لە ناکاو ناخۆشە جارە با بزانین گرنگی میوانداری چییە و گرنگی سەردانکردن چییە جا دواترە چینە سەرەتێکەکە زۆر سپاس بۆ میوانداریە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەم کاتی ئێستا قسەی تیاکەین لەگەڵ بەرەو پێشچوونی ئەو هۆکارانەی کە ژیان ئاسانەکەن پەیوەندێکی پێچەوانیان هەیە تا ئەمانە زیادەکەن پەیوەندی کۆمەڵایەتەکان لاوازە بن پێشتر ئەم هۆکارە ئاسانکارانە کەم بوون بۆ نمونە ئۆتۆمبیل کەم بوو بۆ نمونە وەسایلی پەیوەندیکردن کەم بوو ئاگاداری یەکتری کەمە بووین پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر بەهێز بوون و سەردانیکردن یەکێک بوو لە هەرە ڕەگەزە گرنگەکانی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەڵام ئێستاکانە لەگەڵ زیادبوونی ئەمانە ئەمە تا دێ ئەکەوێتە قەیرانەوە بەڕاستی تا دەرەجەی ئەوەی کە تۆ جار هەیە بەلایکێک دڵت ئاوە خواتەوە ئەگەر هاوڕێیەکت ساڵێکە نەدیتۆ لایکێکی بۆ کردیوە یان ئەگەر ئێستا گلەیەکە بۆتە ئەوەی کە پۆستەکەی شێر نەکردو یان لایکی نەکردو یان شتێکی لەو بابەتان میوانداری ئێستاکانە بەشی زۆری لە کافتریایە توی هاوڕێک داوت کرد دەبێتە مەطعمێ دەبێتە کافتریایە پێشتر ئەمە نەبوو هەمووی ئەمانە ئەرک بوو لەسەر ماڵەوە چونکە سروشتی ژیان گۆڕانکاری بەسەر هات پێشتر بەردەوام یا پیاوەکە یا ژنەکە یەکیان لە دەرەوە ئیت کرد لە ماڵەوە بوو یان ئەگە پیاوەکەش ئیشی کرد بە دانێک ئیشی هەبوو دانەکە تر لە ماڵەوە بوو کاتی هەبوو بیداتە میوانداری و پەیوەندی کۆمەڵاتی ئێستاکانە بەشی هەرە زۆر بەیان ژنەکە و پیاوەکە هەرچیان لە کارن و منداڵەکان بەردەوام لە خوێندنێکی قورسان هەتا وەکو ساعت 3-4 ئێوارە لە خوێندنان کە دێنەوە پێویستیان بە ئیسراحەت و خوێندنە بۆ ڕۆژی داهات کەواتە هەمومان خەریکن لە جەدوەلێکی پڕی ژیانین هەموو ئەوانە وای کردووە پەیوەندی کۆمەڵایەتەکان پێویستی بە کۆمەڵێک سنوور بووە ئێستاکە باشە کاتە ئەتەکێتەکان چی بەسەر هاتووە کاتی خۆی ئەمانە لەبەر وەسایلەکان قرس بوون بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر تێکەڵ بوون هێندە ئەو سنوورانە نمابوون لە نێوانمانە هەر کاتێک پێ بدویستە لە دەرگای ماڵەکەتدا و ئەچیتە ژوورەوە زار هەبوو دەرگاکە کرابووە خۆت بە ژوور شاکرد یعنی پێویست بەوە نەبوو بەڵام بەڕاستی ئەوانە هەڵەی گەورە بوون هەڵەی کوشندە بوون ڕەنگە ڕوخمی ئەوەی هەندێک خۆشی تیا بوو کە تۆ بێفەرق و بێجیاوازی بووی لەگەڵ منە بۆی ئاهاتی بە ماڵەکەی من و بە ئاسانی دەهاتی بەڵام ڕەنگە گرفتی کۆمەڵایەتیشی بۆی کە ئیسراحەت لە تۆ هەڵگیرا بوو بۆی کە تۆ هیچ سنوورێک بۆ ئازادی و پرایڤیسیەکانی تو نمابوو بەڵام بەڕاستی لە پرایڤیسیە تۆ بۆت نییە بیستەماڵی باوکشت ببێیز بۆت نییە بیستەماڵی براکەشت بێیز ئەسڵەن بۆت نییە تەداخلی هەندێک شتی زۆر تایبەتی هاوسەرەکەشت بکەی بێیزن بەس کاگاکان بەخۆ ماڵی باوک تەنیا شوێنێکە کاتوانی پەیوەندیش نەکەیت و خۆتی بەڵام وەکو بەگشتی کە بڵین هەمیشە هەست بە ئارامی بکەین تەنیا ماڵی باوکە ماڵە باوانە بەڵام وەکو دیکە ماڵە خزم و کەس و کار و برا و خوشکۆمانە ئێستا ئەگەر جارە ماڵی خوشک و برا هیچ جیاوازیەکی نەبوو یەکسەر خۆیە کرد بە ماڵەکە بەڵام ئێستاوانە سنووری هەیە حتمما چکە ئێستا تۆ ئەگە پێشتر ئەو بابەتانە زۆر نەوروژێنرا بە ئێستا منداڵەکەم لە قوتابخانە یەکێک لە بابەتانێکە فێریەکرد ئادابی میوانداریە و میوانی چۆنێتە ماڵی دەیگە من چووە ماڵی براکەم و منداڵەکانی کە ئەم دەرسانیان خوێندو من مڕاعەتم نەکرد منداڵەکان ڕەنگە بە چاوێک سەیری مامەکەیان بکەن یا سەیری خاڵەکەیان بکەن لەبەرەوە دەبێت
وردە من ناچارم ئەو ئەتەکێت و ئەو سکێڵانەی کە بۆ میوانداری هەیە ڕاعاتی بکەم و ڕەچاوی بکەم تاوەکو هەومان ئاگداری پرایڤسی یەکتری بین تایبەتمەندێتی یەکتری بپارێزین چکە بە ناوی ئەوەی کە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتەکان نابێت سنوودی هەبێ و دەبێت زۆر تێکەڵ بین نابێ وا بکەین بەرامبەر هیچ خصوصیتێکی نبینێ طبعا ئەم قسانە ئێستا من دەکەم لە کوردستانە قورس صراحة خاصة بۆ ئەو جیلە قەدیمەکە ئەمە قورسە ئەمە ڕەنگە ئاسان ئەسان تەلەفۆنش ڕەنگە نەکرێیان زۆرجار ڕەنگە کاسەکە تەلەفۆنەکە بەڵام لەبەر دەرگا وەستاوە ئەڵێەوە لەبەر دەرگام وەردەرگاکەم بۆ بکە بەس ماوەرە جەڵەسەکە بدە پەیوەندی کۆمەڵایەتی بشکل عام لە قەیراندایە ئایا ئێمە توانین وەکو زەمەنی هەشتاکان و نەوەتەکان و هەفتاکان گروتینی پەیوەندی کۆمەڵاتەکان بهێنەوە پێم وایە نەخێر ناتوانین و ناش بێ ئەو گلەیانەی ئێستاکانە هەیە بیکەین لە یەکتری بۆیە کە ئێستاوتت تەنانەت ماڵە باوکیش پێویستەکات پەیوەندی بکە من لەلام هەستێک دروستە بێ یەکسەر ئەڵێم ئەگەر وا بێت ئەو پەیوەندیە کۆنەی کە جاران هەبووە ناتوانرێ بگەڕێتەوە ئەگەر ماڵە باوک ئەبێ ئیزنی بۆ وەربگریت دروستە خۆی ئەگەر لە ڕووی دروستێکە بڵێ دروستە بێ پەیوەندی بکەین من وا دێم نەوەک دایکەکە لە ماڵە بێ باوکەکە لە ماڵەوێ بەڵام بەگشتی باسی ئارامیەکەین چی بکەین کە ئێمە لە میوانیەکە کە ئەڕۆین بۆ میوانی هەم ئێمە ئارام بین هەم خانە خوێکە کە ئێمە پێشوازی لە ئێمەکات زۆر باش جارێ گرنگە ئێمە بزانین کە من دەمێت سەردانی ماڵێک بکەم دیارە ئیحساسێک پاڵم پێوانەیە من زۆر حەزەکەم ئەوانە ببینم بۆ یاچم سەردانیەکەم کەواتە ئەسڵ لە سەردانیکردنە بینینی یەکتر و گەشتبوونەوەی ببینین یەکتریە ئەگەر من کە سەردانەکەم بچم کۆمەڵی ئەرک زیادکەم بۆ ئەو ماڵە و لە تەوقیتێکا بچم تەوقیتەکە بۆ ئەوان گونجاو نەبێ و ستایل و بەرنامجی ژیانی ئەوان بۆ ئەو ڕۆژە تێک بدەم مەفروزە نەچم بۆیە ئیزن وەرگرتن گرنگە ئیزن وەرگرتن بۆ معنای ئەوەی ئایا جەدوەلی ئەوان ئەمڕۆکە چیتیایە مەجای ئەوەی تیا من نووس سەعات بچمە ماڵیان حتا تەوقیتەکەش گرنگە بزانم چەند بۆ چەند من لێ بم ئەوەی کە ئایا ساعتێک ئەوان دەرفەتیان هەیە 2 ساعت دەرفەتیان هەیە کراوەیە ئەم مۆزوعە بۆ من ئەوان منداڵی خۆیان ڕاهێناوە ساعت 8 بخەوێ بۆ من دەی من ساعت 8 بەتەما بچمە ماڵیان دەی ئەوە سیستەمی خەملەوان تێکەچ ئەنجا ئایا ئەمە عرفە من هەر جارە بچم دەبێ دیارێک بەرم کۆمەلە تەکلیف بخەمە سەر خۆم چونکە لە ناو کۆمەڵگەی خۆمانە هەر جارە دێ بەدەستی بەتاڵ دێ ئەگەر وا بوو کەواتە من لەگەڵ هەر سەردانێکا بێ بزانم میزانەیەکشم دەبێ هەبێ بۆ سەردانیەکانم ئەبێ من ئەم مانگە ئەگەر 3 سەردانیم هەبێ ئەبێ 3 ئەوەندە $100 دانابێ بۆ منە بۆ سەردانەکانم دەبێ میزانەیەکی بۆ کاتەم سەردانکردنا بێتە سەردانکردنێکی سنووردار و مەرجدار بەڵێ کەواتە من لەسەر خۆم قورس کرد سێم ئاماز لە سەردانەکە ئایا ئەم بابەتێکە پەیامێک ئەمێ بیگەێنم ئەمێ ئاشتاوایەک دروستکەم ئەمێ قسەیە بکەم بۆ من زۆر گرنگە بزانم بۆ سەردانی کردو ئایا بەس بۆ خۆشی و دەمەتەقەیە کەواتە بۆ خۆشی دەمەتەقەیە دەبێ بزانم چ کاتێکم هەڵبژاردووە بەڕاستی شتێکی زۆر گرنگکە ئەوش ئەوەیە ئێمە بتوانین چالاکی شەوان نەهێنین بە چواتایەک ئەمە لە دنیاە ئێستا باڵانسی ژیان تێک چووە باشە سروشتی ئیشکردن گۆڕاوە ئەگەنا ڕۆژ بۆ ئیشە و شەو بۆ ئیسراحەتە ڕۆژ بۆ کارە و شەوش بۆ عائیلەیە من ئەگەر هاتم شەوم لە عائیلەکەی ئەو وەرگرت بە ڕۆژش لە کار بۆ کەواتە من هەموو تینەکان تێکدەن ئەبێت چالاشی کۆمەڵایەتەکان بخرێتەوە ئەو زەمەنەی کە لە ڕۆژە دەتوانێت دەرفەتی بە دروستکەی شەو بۆ ئەوەیە بەڕاستی ئەو کەسە ئەو عائیلەیە بەرنامجی خۆی پێکەوەبوونی خۆی تێکەڵاویەکانی خۆی بەهێزکاتەوە چونکە بەتەکیت هەر هەمویان سەرقاڵی کۆمەڵێک تشتی ترن لە ڕۆژە ڕەنگە لە شەوە مڕاجعی بکەن ئەو گرفتانی لە ڕۆژە هەیە بۆ لە شەوە معالەجەی بکەن ئەوە لە حاڵەتی نۆرمالە بەڵام ئێستا خەریکە بەشێکی زۆر لە ئیش و کارەکان دەچێتە شەوان ئەگەنا بەڕاستی کاری شەوان پەسەند نییە کار بە خۆی دەبێت لە ڕۆژاوێ هیچ چالاکێک لە شەوانە پەسەند نییە ئەوی مەفروزە لە ڕۆژاوێ کە من چووم ئەبێ ئاگدار بم چ شتێک بۆ من هێڵی سوورە نابێتە داخلی کەم من بۆ منە قسە لەسەر پەروەردەی منداڵەکانی بکەم لەسەر پەیوەندی نێوانیان بکەم لەسەر دیکۆری ماڵەکەی بکەم ئەوانە زۆقی ئەو عائیلەیە یا ڕەنگە توانەدارایەکانی ئەوان ڕێگای دابن هەر ئەوەندە بتوانن ژیان دروستکەن دەی من بە چاوم بە عەزیەتیان نەدەم بۆیە دەڵێ کە سەردانی ماڵێکی کرد کوێر بە کە هاتێ دەرەوە لاڵ بە واتە هیچ قسە کاری دەر هیچ قسەیەک لەسەر ئەو ماڵە مەژێڕەوە هەرچی دیتووە کە تووشی هیچ شتێکیان لێ مەبینە کە بۆ ئەو نەچووی تەقیمی ماڵیان بکەی بۆ من کە میوانداری مەکرێ دەبێت من ئەوەندە جەریء بم
یعنی کەسێک دێتە ماڵەکەم ئەگەر جەدوەلی من ئەمڕۆکە بەهاتنی ئەو میوانە تێکەچێ وە ژیانم تۆزێ هاوسانگی تێکەدا وە ڕەنگە پەیوەندەکەی من لەگە منداڵەکان و خێزانمە خراپەکە بام ئەمڕۆکە بڵێم نەخێر باشەکەم ئەمە لە لای خۆمان زۆر سەختە هەم بۆ ئەو کەسەی کە پەیوەندیەکەی کردووە گەر پێی بوترێ بۆ نمونە یەکێک من پەیوەندی بە کەسێکە کۆم بە جەنابتەوەکە من دێم بۆ ماڵی ئێوە ئەگەر جەنابەت بە من بڵێ ئەمڕۆ کاتی نییە ڕۆژێکی تر وەرە ڕەنگە من دڵگران بمە منە ناو کۆمەڵگەی خۆمان هەیە قوبوڵی شتە ناکەین ئەمە چۆن ئەبێت جێ ئەم شتە بکەینەوە کە زۆر ئاسایی باشە من پەیوەندێکم کردو بۆی کە ئیزن وەرگرم کە ئێستا ئیزنم نییە حتمما نەبێ پێی ئاسایی بەڵام دەبێت ئەوش بزانین زۆر جار ئێمە هەڵمان قوتاوتە سەر ماڵێکە بێ ئیزن مشکلەی مانگێکمان بۆ ئەو ژنومێردە بەجێ هێشتووە ئەو ژنومێردە ئەم شەو سوپرایزێکیان بۆ یەکتری هەبووە بەرنامجێکیان هەبووە لێم تێکدان وی تا مانگێکی تریش ئەگەر خزمەکە خزمی ژنەکە بێ پیاوەکە تووڕێە خزمەکە خزمی پیاوەکە بێ ژنەکە تووڕێ بۆ چکە سوپرایزەکەم لیان تێکدا بەرنامەکەم لیان تێکدا ئەدی ئەو عایلەیەش دەبێت پلانی خۆی هەیە ژیانی خۆی هەیە ستایلی خۆی هەیە لە ژیانکردنا دەبێت من بۆ ڕازی بم کە ئەو عایلێ ئەمڕۆ کە مەجارن هەیە مەجاری نییە بۆ جەژن و مناسبەکان دانراوە دەبێت ئێمەمانان لە جەژن لە بۆنەکانە خۆمان تەرخاکەین بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان کوێ زۆر دڵم ویستێتی پەیوەندێک زۆر دڵم ویستێتی حەزم کردێ بیان بینم لەو کاتانە ئێمە سەردانی یەکتری بکەین نەک هەر کاتێک یان لە جومعەکانە بۆچی ویکەند دانراوە ڕۆژەکانی پشوو دانراوە بۆی تو تەعویزی ڕۆژە قورسەکان بکەیتەوە کە زۆر لە کارویتە بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان من کە خاوەن ماڵم کە قەرارە میوانم بێ دەبێت لەوە جەری بم تەرتیبی ئەولەویات کەم ئەولەویەتی من منداڵ و عائیلەکەم بێ ئەگەر ئەوان پلانەچیان هەیە بە میوانێک بەڵام لە حاڵەتی میوانداریشە شتی زۆر ئێرجنت هەیە زۆر سەریع و لە ناکاو هەیە بۆ نمونە ماڵە برایەک ماڵە خزمێکت حاڵەتەکیان لێ قەوماوە و دەبێت ئەم شەو تۆ ببینن ئیتر ئێستا ئەمە ئەوە نییە لێرە حاڵەتەکە شتێکی وەکو تەواوی وایە وەکو ئەمەرجنسیە حاڵەتەکە لێرە تو دەکرێت هەموو شتێک ڕاگری بەدەم ئەم حاڵەتە ئینسانیەوە بچی ئەنجا من کە میوانم دێ میوانەکە نهاتو بۆ ئەوی جۆری خواردن لای من تاقی بکاتەوە و بزانم من چەندە دەستاوم خۆشە و من چەندە خانەدانم لە ڕووی خواردنەوە تا من بێم لە ماوەی ساعتێکە بەس خواردن بشێشمەوە لە مەتبەخەکە بۆ ئەوە نهاتم بۆ هاتم یەک قاوە بخۆمەوە بەڵام کۆمەڵی عەقڵ لە تۆ وەرگرم و کۆمەڵی قسەی خۆش بکەین پێکەوە کۆمەڵە زکرەیات و یادەوەرم بیبێتەوە با ئەم مۆدیلە هەر گیرێ کە تەکلیف لەسەر خاوەن ماڵ ئەوەندە زۆر بێ من شەرم کەم لەوەی کە چوومە من شەرم کەم لەوەی کە من ئەوان نەبینم ئەوان بەس لە مەتبەخ بن یانی هەر لەو ڕێگای هات سۆ بکەم با ئەوەن هەڵگیرێ ویان سفرەکە بە شێوەیەک بڕازێنرێتەوە هەندە تەکلیف بکەن 150 خواردنەکە ئەسڵ خەسارە بێ باش هەر لەسەر خواردنەکە دوا پرسیار لە جەنابەتەکەم چونکە کاتیشم لەمە ئەوەیە کە خانەخوێ زۆر بە میوانەکەڵێ بخۆ ڕەنگە ئەو نانەکە بخوا بەڵام ئەمەندە پێی دەڵێ بخۆ ئیسراحەتی لێ تێکەیە ئەوە تا چەنە لە ئەتەکێتی میوەداریەوە دوورە من خۆ مەزانم چیم پێویستە بخۆم و چەندم حەز لێ بخۆم و سەحەتم چەندی پێویستە نەکتۆ زۆر سپاسێکم کە ئەو حەریصە لەسەر من بەس دەبێت حەریص بێ لەسەر سەحەتم نەک لەسەر ئەوەی چەند بخۆم و چی بخۆم و چۆنی بخۆم یعنی من ئیشتیام چی بێ دەبێ ئەوە بخۆم ئەمە دەبێت ئەم کللتورە دەستکاری بکەین بۆ ئەوی نە ئەو ئەوەندە تەکلیف کاتە سەرخۆی نە ئەوەندە ماندوو بێ بە خواردن دروستکردن و خەرجیەکی زۆر بکە ئەمانە سادەکەینەوە بۆ ئەوی دیدارەکانمان ئاسانتر بێت چونکە ئەگە ئەمانە ئەوها قورس بێ من جارێکتر ئیحراجە بم ڕەنگە شەرم بکەم بۆ ئاسانی نەتوانم بچمەوە بۆ ئەو تەکلیفیان لەسەر نەکەم بەڵێ زۆر سپاس دەکەین ئاکام ئەمە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەم بەیانیە لەگەڵمان بووی بۆ هیوایی کە هەمیشە بۆ هەر شوێنێکەچی میوانێکی ڕوخسوک بی سپاس بەڵێ هەر لێرەش کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 هێنین بۆ هیوایی کە ئەمڕۆژ ئێمە میوانێکی ڕوخسوک بوو بێتین لەلاتان سوودمانگیان بە ئێوە لەم کاتژمێرە تا بەیەگەیشتنەوەی دیکە خاچانەکە